علی برام گیراوە ئەو ماڵم داڕەکەی ماوە. ژمارەی کەسە شەهید و ئەنفالەکانی لە پەنجەکانی دەستی زیاترە. پورە نەجیبە تەمەنی 35 ساڵ بوو کاتێک گوندەکانی گۆبتەپە و عەسکەر لە سنووری ئاغجەلەر کیماباران کرا. دوای تێپەڕبوونی 35 ساڵ بە جۆرێک چیرۆکەکە دەگێڕێتەوە هێشتا برینیان خوێنی لێ بچۆڕێت. هەتا مرم ئەو کاتێ لە بەرچاوم کراوە ئەگەر هاان لێ هاتوە زیندە چاڕ کراون کولی جارێگە دیابیر نەحم کە لە سەریانە بینین و ئەگە ئەم هاانە بینین و کە لە بچە کراون و گولە باران کراون قەت لە بیرەچن قەت لە بیر ناچن ئەگەر بمرین وەڵا چەند ڕەمبێ دانە کەسی خۆمەلفال و شەیدە. لە یادی 35 ساڵی کیمیابارانکردنی گۆبتەپە و عەسکەر لە سنووری ناحی ئاغجەلەر هیچ چالاکێکی فەرمی بەڕێوە نەچوو کە سوکاری قوربانیان و نوێنەری حیزب و لایەنەکان وەک دەربڕینی وەفا تاجەگوڵینەیان خستە سەر گۆڕی قوربانیان. کە سوکاری شەیدان نیگەرانن ئێمە گوندەکەمان پێویستی بە دروستکردنی مەڵبەندێکی تەندروستیە. وەڵڵاهی کاگا سۆگوندی گۆبتەپە لە سنووری چەمچماڵ و پارێزگای سلێمانە گەورەترین گوندەکە بە شارەدێ ناسراوە خاوەنی 400 ماڵە یعنی ماڵێنێ لەم گوندەیە خاوەنی 3 شەید بۆ 4 شەید نەبێ بنەماڵی ئێمە خاوەنی 15 شەیدی چەکی کیمیایین کە لەم گوندە ڕژێمی بەعز بە چەکی قەدەخەکراوی کیمیایی وای لێکردونە سەیری کە ببینە ئێستا کۆڵانەکان و شەقامەکانی گوندی گۆبتەپە تاوەکو ئێستا قیرتاو نەکراون. ئەمە داواکاریشکەمانە داواکاریشکەمان پێویستە بە مۆنومنتێکە بە شێوازێکی زانستی بۆ ئەرشیفکردن دۆکۆمنتکردنی کەلوپەل و پاشماوەی ئەنفال و شیماباران. ئامادەبوانی یادکردنەوەی کارەساتی کیمیابارانکردنی گۆبتەپە و عەسکەر نیگەرانن لەو جیاوازیەی حکومەتی هەرێم دەیکات بەرامبەر قوربانیدان و ئاسەواری کارەساتی ناوچەکان لە شارێک بۆ شارێکی تر. دەسەڵاتی کوردی بەداخەوە لە بینی قوربانەکان شادیاوازیەکە بڕۆ لە شوێنی تر کردوێتی زۆر بایەخی پێدا بایەخ بە مەزاری تاکە شەخصەکەدا بەڵام لێرە تۆ سێرەکەی قوربانی زۆرمانەیە. لەم یادا دەبێت ئێمە ڕابین لەسەر ئەوەمان حکوومەتمان دام و دەستگاکانمان خەڵکی خۆمان ڕابێنین سوود لەو ئەزمونەی ئەوروپا بکەین لە شوێنێتی مامەڵەکردن وەکو ئەرمەنەکان وەکو جوولەکان وەکو ئۆغەندەکان وەکو ئەوانە چۆن جینۆساید کراون چۆنی مامەڵە لەگەڵ ئەو پرساکەن ئەبێ ئێمە قۆناغی شین و زاری و خۆکوشتن تێپەڕێنین بین ئەم یادانە بەرز ڕابگرین. ڕۆژی 3 ساڵی 1970 ڕژێمی پێشووی عێراق گوندەکانی گۆبتەپە و عەسکەری کیمیاباران کرد کە بەهۆیەوە نزیکەی 120 کەس شەهید بوون. جگە لەوەش هەر لەو ماوەیەدا ناوچەکە کەوتە بەر قۆناغی 4 شاڵاوی ئەنفال. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، گوندی گۆبتەپە، قەزای چەمچەماڵ.